کۆمەڵی پێشمەرگەدەرینەکان بەربڕی پشتیمانەوەی گەلەکەمان مێژوویەکی زیندوی فیداکاری سیمبولی یەکگرتووی هێزی پێشمەرگە و کێوی ورا شیاوی ئەو پڕی ستایش و خزمەتکردنە. ناوی پێشمەرگە تێکەڵاوە لەگەڵ خوێن و خەبات و قوربانیدانی نەفساوەی گەلەکەمان و هەر دەستکەوتێکی نیشتیمانی و سیاسی بۆ مەسەلەی کورد لە عێراق و ناوچەکەدا بەدی هات بێت بەرهەمی ڕەنج و خەبات و خوێنی پێشمەرگەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بەم ناو فیداکاریەوە دەکات و ئەمڕۆژ بەڵێن دەدات کە لە ئاست دابینکردنی خواستەڕەواکانی کۆمەڵی پێشمەرگەدێرینەکانی کوردستاندا بێت و ئۆرگانەکانی یەکێتی و تیمەکانی لە حکومەتی هەرێم و حکومەتی فیدراڵ و دامەزراوە دەوڵەتیەکان بە ئاگا دەهێنینەوە لە پێویستی ئاوردانەوەی گەرم و خێرا و دڵسۆزانە بۆ بەدواداچوونی داواکانی کۆمەڵەکە و ئەندامەکانی. زیاتر لە 20,000 پێشمەرگە کە ئەندامی کۆمەڵە پێشمەرگەدێرینەکانن خاوەنی تۆماری بەرگری نەتەوەیی و نیشتیمانی و خوڵقێنەری سەدان داستانی فیداکاری و بەرەنگارین. پێشنیار دەکەم بۆ کۆنگرە بەڕێزەکەتان کە لەگەڵ نوێکردنەوەی سەرۆکایەتی و دەستەی باڵادا بە جۆرێک پەیڕە و پرۆگرامی کۆمەڵەکە نوێ بکەنەوە کە بتوانن مێژوەکەتان کە شانازی هەمومانە بپارێزن. ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هاندەرین بۆ یەخستنی پێشمەرگە و ڕۆڵمان هەیە تیایدا و ئامانجمانە کە پێشمەرگە هەمیشە هێزێکی نیزامی مەشق پێکراوی تۆکمەی نیشتیمانی بێت و نەبۆ ئێمە و نەبۆ کەسیش نەچێتە شەڕی دۆڕاوی براکوژیەوە.